السلام عليكم جماعة أحوالتان باش إن شاء الله همولاك باتي روكتش خومتان لو باسكم لدو زارو ده بسر مادبو أبيش لباري بخشينة بواقعي أو تشتوري دا زور يعني براسي تي سرنز بلو بخوم لدو زارو ده لمطار إيشوان دكرت دورك معنا بو لبو كوريا باشور نك باشور بلو بسم من داري تقريبا بصارك بدو صالي پارچە عەردەکەم کڕیبوو ئەرزەکەم کڕیبوو لە شاوێسی هەولێرێ ئەیتر هەر سەعرێک بوو بۆچی هاتمەوە لە کۆریا مانچی وەبزانم 10-11 بۆ غەڵەت نەبووم تەلەفۆنم لەوە کەسەی کرد کە لێم کڕی بوو ئەسڵان گوتم ئەرزەکەم هەیە دەمێ بیفرۆشم پێویستم بانێک پارە هەیە گوتم بە چەندێ ئەرزەیە ڕقەمەکەم دایە گوتی تەماشا کرد گوتیەوە ئێستا 2 دەفتەر و نیوی دەکاتن لە سەری ئەوڕۆکە زیاتر ناکاتن 25,000 دلار تم باشە ئێوارێکە دێم ئەمە تەبانەوە سبەینەیە لە مارم بە پێیان دەسمە بازاری عاتەنەوە بوو ڕێک دەوری سەعات 11:30 ئەوا تەلەفۆنم لێ کرد لە ڕێگای بووم زۆر جوانم مەشەدەکان لە بیرە لە تەنیش مزگەوتی شێخ عومەری ئەوی لە هەولێری دەزانی شێخ عومەر لە چێ دەرێت وەڵا چوومە ناو بازاڕی وترە ئەو ماوەی کە لە بازار منێتەوە خۆش بە حەزم سوڕامەوە لە ناو قەیسەری هەولێرێ کوڕە گەنجەکەم دیت تەمەنی خۆم بوو تقریبا یعنی لەمنی گەورەتر دەبوو ینی کوڕێکی ڕێکوپێک بوو بەڵام فەقیری هەر چاردەستی یعنی با بڵێن کەمەندان بوو خاوەن پێداویستا هەردوو دەستی هەوا بوو پێیەکانیشی ئیتر نەیتوانێت ڕێ بکاتن لە ناو قەیسەری دانیشت بوو ئیتر بنیشتی دانا بوو پلاستەری دانا بوو کرێنگسی دانا بۆ شتانەی دەفرۆشت منیش وەڵا 5,000م دەرهینا لە جیرفانم لە بەڕکەم 5,000ەکەمدایە بە نیەتی بەڕاستی یارمەتیدانی بوو بەڵام گوتم بە کودەڵی عزت نەفسی نەشتێنم ئەوەکەم برد پلاستەرەکەم برد دەستە پلاستەرەکەم برد پلاستەرەکە سەری بە 500 دیناری بوو دەزانم ئیتر پارەکەمدایە ئەو خەریک بووە کە ئەوم لێ بداتەوە باخەکەم بداتەوە ڕۆیشتم ئەوەندەم بە کودەرێ بەجێی سرپان گوتم دوعای خێرم لێ بکە وەڵا ڕۆیشتم ئەو دوعایم خوێند هەر ئەو بەشی ئەو دوعای ربنا تقبل مني هەرەوەندەم باس کرد ئیتر سبحان ڕەوەشی ئەوم کرد ئەو دوعایم کرد هەستم کرد مووی هەموو لەشم کوردی خۆمان دەرێقی دەبتەوە هەستم بە شعورێکی زۆر سارد کرد لە ژوورێ هەمووی ئیتر ڕۆیشتم ئەوەتان بینە پێشچاوی کە ئێستا من 4,500 دینارم وەکو یارمەتیدا کابرای بەڵام بە سافیەوە لەبەرچی دەرێن بە سافی ئێستا نتیجەکەی دەزانن ئیتر کاتی با بڵێن بازارێکەکەم تاوا کرد بۆ ڕێی داهاتمەوە کە پێداهات بووم ئەسڵەن بۆ ڕێدا چوومەوە کە پێداهات بووم هەر لە لای مزگەوتی لە خەبرستانی شێخ عومەری کۆرانە چیتەس کە تقریبەنەوە 200-300 مەترێک دەڕۆی هەر چۆلە یعنی ئەو لای دیواری قەبرستانی ئەولایش خانی کۆنەیە ینی هیچ نییە خەڵک ساری لە ڕادەگەی دەڕۆیشتم کابرایەکم دیت وەڵای ئێستا نازانم ئێستا مایە ناو کابرا هەردوو جێی کەڕا نابینیتن عمری گەورەیە ئێستا لەوێ عمری 70 سال ببیتن هەموو جا لە ناوەندی شێخەڵای سنووقەکی دادەنا کێکی دادەنا کێکی دەفرۆشت ئیتر خەڵک بەس بە ئیشارە کێکی دەفرۆشت دەیکڕیانی لە خەڵی لێ دەکڕێ سەری لەبەر خۆی نابوو هادەڕۆی وەڵامیش لە بەرامبەری ڕاوەستام 5,000م دەرهینا کێکێکم برد لێ کێکە بە 1,000 دیناری بوو ئیتر بە نەفسی شتیش دەمزانی ینی پێشترێکاوی خوا کرد بدە قسمە دەمدایە پێشترێ ئەمنی ناسیەوە 5,000ەکەم دایە وستی ئەوش خوردەکەی دەرین بمداتەوە هەر ئەوایەکم کرد و کوری دوعایەکم لۆ بکە و لا ڕۆیشتم ئەویش بە زمان حاڵی خۆی زانەتی گۆدبی و نەفسیشت سم بە کابراایەکە یەکەم زار گۆتم ڕەبەنا تەقەبل منی و دوعایم کرد بە نەفسی ئەحساسی ئەو هەستم لۆ دروست بوو کە هەمووی مووی لەشم هەمووی ئەوە با بڵێن هەستم بە ساردێکی کرفینکای ئەوە ڕۆیشتم ئەوە چیرۆکی سبێنەکەی تەواو بوو جملەتەن یانی ئێستا من 4,500 دا کابرایی یەکەم 4,000شم دا ئەوە یعنی 8,500 دینارم وەکو خێرگە خوالی قبول کرد بم داما ئەو دوو کەسەی وەڵا ئیتر ڕۆیشتم چووەوە نانم خوارد و سەعات 3 بوو مۆعدم لەگە کابرا هەیە لە شاوێز عەردەکەی پێ بفرۆشم چوومە وێندەرێ و چوومە گوتم با مباشر نەچمەکەن ئەو کەسەی کەوا تەلەفۆنم لێ کردیە ئەو کە گوتی 2 دەفتەر نیە چوومە لایەکە چوومە لای یەک لە نووسینکانی تر
السلام عليكم. عليكم السلام کاکە ئەو عەردەم هەیە سعری کووە دەمێ بیفرۆشم تەماشای خەریدەکەی کردو عەرزەکە ڕوکن بوو گوتی بە 3 دەفتەری لێت دەکەرمەوە یعنی ڕاست شۆک بووم 3 دەفتەر بە یەکەمەوە نەمعاملە نەیچێ گوتم کەمتر زیاتر گوتی لە 3 دەفتەری یەک فلس کەمتر نادەمێ و زیاتریش نادەمێ ئیتر ئینسان تەبیعەتی وایە دەرێ باشە لەبەرچی یعنی ئەو بسعرایە ئەو کە دوو دەفتەر نییە پێ گوتیمە ئینسان گومانەش دروست دەێ گوتم کاکە دەخەبەر لێ دەجەڕمەوە چوومە ئەوەی تر ینی ئەوەی کە تەلەفۆنم لۆی کرد گوتمەوە عەرزەی بە چەندە گوتی و دوو دەفتەر نوی دەکە گوتی بە بیرمە ئەو عەردە بەخۆم لۆتم کڕیا لای ناوی کابرای غەڵت نم کای ئیسماعیل بوو گوتم بە چەندی گوتی هەردوو دەفتەر و نوی دەکە زیاتر ناکە وەڵام شکەتمە شکەوە گوتم دە باشە ئەو جیرانەی تو 3 دەفتەرم دەداتێ لەبەر چێت و دوو دەفتەر نوێ گوت وەڵای بزانم شتەرێکی خاصی هەیە گەنا 3 دەفتەری ناکە بەخوا دوو شێستیش ناکە باشە مەمنون چوومە لای کابرا گوتم کاکە یەڵە با پێک بین بە 3 دەفتەری تەوە ئەجا ئەو چیرۆکە بەشێکی تێدا ئارزەیم لەگە خزمەتچکەمان کڕی بوو دوو ئارزەمان کڕی بوو ئیوی گوتی ئەویان هەردوو دەفتەر و نیو دەکاتن زیاتر ناکە بەزیت و 3 دەفتەر دەدەمێ گوتم ئەخاردووکمان پێکەوە کڕێت لە بەرچیەوە دوو دەفتەر نیوەوە سێ گوتی ئیت و تایبەتمەندێکی کە ڕووکنە بەڵام ئێستا پێ دەرم لە بەرچی گوتم باشە سەبەب چیە و 3 دەفتەری دەدێ من ئەوە لەو دوو دەفتەر نیو ناکە گوتی بۆ سبەینەی سەعات 11 ئەوی باسی کرد کابرا گوتی 11 و نیو کابراایەک لە هەولێرە هاتە لای من دەستی سوبحانەڵڵا بزانە ئەوەیە نقطەکەم لێرە گوتی هاتە لای من گوتی ئیشارەتی لەگەر دووسێ ئەوەی کێ کرد یعنی بزار گوتی ئەو عەرزەیە ئەگەر هەبوو کابرایی هەری کەسەکی بیتن ئەو عەرزەیە شوێنەکەی باشە مانتا 3 دەفتەری پێ دەمەگەرێکێک بیکڕیتن یعنی بفرۆشیتن گوتی لە بۆ مش عەجیبە کە تو تەلەفۆن لۆ کردی مەدەرێ ئەو عەرزەیە دەفرۆشم یعنی سوبحانەڵڵا من لەو لای بە سبەینە ئەو ئیشانم کرد و خێرانم کرد بە سبەینە کابرایەک شتێوێن دەرێ بە 3 دەفتەری گوتی ئەو عەرزەیەم لۆ بکرا هەردوو چی کرد تەمان ئەوی تەنیشت و ئەوەش بە 2 دەفتەر نیوەش بە 3 دەفتەری یعنی ئەوە شۆکێکە ئەو بەشی دووەمی چیرۆکەکەی ینی 50 وەرەقە زیاتر هەر لەو گۆڕەی کوردی خۆمان دەرێ ئەوانی تەنیشتی شەردایان گو بە 2 دەفتەر نی زیاتر ناکە بەزانەوە 3 دەفتەری دایتە من ئەوەش سەبەبەکە بوو کابرا سەعات 11 و نیو هاتیە لە هەولێرە مش لە هەولێرە پارەکەم کردە خێر باشە ئەوە بەشی دووەمی چیرۆکەی با ئەو دوو حاڵەتەی تەطبیقی لەسەر ئەو ئاەتەی خوای گەورە دەفەرمێ لە سوورەتی بەقەرە مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء والله واسع عليم طبعا زۆر بەتەنە ئەو ئاەتان لەبەرە و دەزانن یاخۆکە بە کوردەکەش کاتێک یەکێک شتەشی دەکاتە خێر خوای گەورە وەکو دەنکە گەنمەگری وەردەگری دەنکەیەک لای خۆی دەیچینیتن و دەبتە حەفت گوڵۆگەنمی دەگری و هەر گوڵۆگەنمێکی 100 دانە گەنمی تێدایە ئەو بۆ 700 والله يضاعف لمن يشاء وهروە خوای گەورە زیاتریش دەداتەوە کەسێک کە خۆی بوێتن باشە ئەگەر ئێستا حاسیبەکەی دەربینن بە ئەمە لێک دەینەوە من 8500م کردە خێر خوای گەورە 50 وەرەقەی داوە من لێک کاتدا ئەو کاتی وەرەقا لە هەولێر یاخود لە کوردستان بە 120,000 ڕێک بوو 120,000 دینار من 8500م کردە خێر ئەو 120ەیە یاخود ئەو 50 وەرەقەیە جارانی 120,000کە زانە دەکات چەند 50 وەرەقە جارانی 120کە کە دەکاتە چەند 6 ملیۆنی ڕێک 6 ملیۆن دیناری ڕێک دەکات وانە ئەو 6 ملیۆنەی دابەشی 8500کە زانە قیاس ئەوەکە چەند دەکاتن دەبتە 706 و کەسر 706 و کەسر یعنی خوای گەورە لەگەر ئەوەی کەوا یەک بە 700 داوە من زیادەکەشی دامێ خوای گەورە ئاخی دەفەرمێتن والله يضاعف لمن يشاء وزیاتریش دەدەنەوە کەسێک کە خۆی بێوێتن من شەشی ئیزافەدا یعنی ئەوە بچیرۆکە حەزم کرد بەڕاستی ئەوە زۆر لەسەر خۆم تەطبیق بۆ ئاەتە بە یعنی لە چەند کەسیشم جارایتەوە لۆیە ئەو ئاەت ئەو حەدیسەش دێتەوە یادم پێغمبەر ئەسلام دەفەرمێ
کەم لەسەر شتی سوێندی خواردیە کە ئەوەیان سوون دەخواتن 3000 سوێن دەخوا واللهی ما نەقەسە مالین بالصەدەقە ماڵ بەبەخشین قەت کەم ناکە زیاد دەبی کەم ناکە ظاهرێن وا دیارە $2 پێ دویدەکەی خێر باشە دویدەکەی خێر کەم بۆ ظاهری بەڵام لەلایەشی خوای گەورە تعویز لێ دەکە ئەوەیە قازان زەکە دێتە پێشی ئەوەیە مشکلێک لێ دوور دەخاتەوە چەند جار مەسەلەن بیکە خێر سیارەکە عاتڵ نابی سیارەکە لە دەعمە نەجاتی دەبی مەسەلەن لە ماڵ سەلاجەت ناسوودی یعنی ئەوانە هەموو حیسابە بەڵام بەس بۆ دەکەین کەەوە فیزیکەلی پارەکەی لە بەردەستمانە ئەو زیادکەن ئەویش زیاد دەبی بەڵام لەلایەشیش زیاد دەکە هەر خۆش بن و کاتێکی خۆش و خوا مەحفوظتان کە خوای گەورە تاعاتی ڕەمەزانمان لێ قبوڵ کە